بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان لە بەرنامەی ئەم جارەی گفتوگۆدا باس لە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان لە دوای ڕیفراندۆم و هەروەها ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەکەین کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان چی لێ بەسەردێت ئەو مەترسیانە چین کە لەسەر قەوارەی سیاسی هەرێمی کوردستان هەن بۆ پێی کە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لە 25 و هەروەها 16 ئۆکتۆبەر کە کۆمەڵێک شکستی سیاسی هەروەها کۆمەڵێک شکستی سەربازی بەسەر هەرێمی کوردستان هات حکوومەتی عێراق لەمە دووە مامەڵەکانی لەگەڵ هەرێمی کوردستان وەکو پارێزگا دەبێت یاخود وەکو قەوارەیەکی سیاسی پێشتر کە لە دەستوری عێراقدا دانی پێدانراوە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز بێستون حەمە ساڵح پارێزەر لە شاری هەولێرەوە لەگەڵمانە هەروەها زۆر بەڕێز بێستون حەمە ساڵح ببورن پارێزەر لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵ کاک بێستون سورچی پارێزەر لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە سپاس بۆ ئێوە کاک بێستون بەخێر بن مامۆستا بێستون سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئامادەبوونتان دەمەوێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەم کە لە ئێستادا مەترسیەکی جددی لەسەر قەوارەی سیاسی هەرێمی کوردستان هەیە کە باس لەوە دەکرێت کە قەوارەی سیاسی هەرێم لە بەردەم مەترسیەکی گەورەی پرۆسەی سیاسەتی بەغداددایە. ڕای بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ بۆ پێی کە لە دوایین هەوڵەکانی عەبادی لەگەڵ هەرێمی کوردستان باس لەوە دەکرێت کە دەیەوێت ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستاندا مامەڵە بکات. ئەمە چ مەترسیەک لەسەر قەوارەی سیاسی هەرێمی کوردستان دروست دەکات؟ بەناوی خۆی گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە دوای ئەوەی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدرالی لە عێراق لە پاش ڕوخانی ڕژێمی ڕابردوو لە ساڵی 2003ەوە بە شێوەیەکی دەستوری سیاغەکرا، دیارە بە پێی ئەزموونی حکومڕانانی ناوەندی و هەروەها حکومڕانی هەرێمی کوردستان شێوەیەک لە دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستان دەقی گرتبوو کە زیاتر لە فیدرالی بوو، ناتوانین بڵێن وەکو ئەوەی کە وەکو فیدرالیەک بێ، بەڵکو زیاتر لە فیدرالی بوو. زۆر دەسەڵات هەبوو کە هەرێمی کوردستان پەیڕەوی لێ دەکرد، دەسەڵاتی ناوەندی بوو یاخود زیاد لە دەسەڵاتی هەرێمێکی فیدرالی بوو. بەڵام تێپەڕبوونی ئەو ئەزمونە دوجار لە پاژەوەی بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم درا کە بڕیارێکی ناتەندروست و بەڕاستی دیڕاستە نەکراو بوو و خوێندنەوەیەکی دروست نەکرابوو بۆ پەیوەندیە نێودەوڵەتی و ئیقلیمیەکان. ئەوە بوو هەرێمی کوردستان بە هۆی ئەو هەڵەیەی کە ئەنجامیدا، تەبعاً هەڵەکە هەر هەڵەیەکی سیاسی نەبوو بەڵکو هەڵەیەکی یاسایش بوو لە هەمان کاتدا، کەوتە ژێر باری کۆمەڵێک پاڵەپەستۆی زۆر بەهێزی ئیقلیمی و نێودەوڵەتی و هەروەها لە ناوەندیش. ئەوە بوو وڵاتانی نێودەوڵەتی ئیقلیمی کرد هەر هەڵەیەکی سیاسی نەبوو، هەڵەیەکی یاسایش بوو. هەڵە یاساییەکەی هەرێمی کوردستان مەگەر هەر هەرێمێک هەرگەلێک مافیەوەی نییە کە باس لە جیابوونەوە بکات لە ڕووی یاساییەوە هەڵەی یاسایی هەرێمی کوردستان بەرامبەر بە حکوومەتی ناوەندی چی بوو؟ ڕاستە هەموو مافێکی با بڵێن هەموو وڵاتێکە، هەموو هاوڵاتیانی هەموو وڵاتێکە کە ئازادی ڕای خۆیان دەرببڕن ئایا کە دەیانەوێت لەگە ئەو وڵاتە بمێننەوە یاخود نا. بەڵام کێشەکە لەوە نەبوو ئایا کە تۆ ڕای خۆت دەردەبڕی وەکو هاوڵاتێک کە دەتەوێت دەوڵەتێش سەر بەخۆتە بێیاکو لە دەوڵەتی عێراق بمێنێتەوە، بەڵکو هەڵەکە لە میکانیزمەکانی جێبەجێکردنی ڕیفراندۆم و کاتەکەیدا بوو. تۆ ئەگەر بتەوێت ڕیفراندۆمێکی سەرکەوتوو ئەنجام بدەیت لە وڵاتێکی فیدرالیدا، پێویست دەکات یەکەمی وڵات کە بچیت گفتوگۆی لەگەڵ بکەیت و هەوڵ دەیت بە شێوەیەکی قانونی مامەڵەی لەگەڵ بکەیت حکوومەتی ناوەندی وڵاتەکەیە. هەمیش لە ناوەخۆ پێویست دەکاتن لە ڕێگەی موئەسساتی دەستوری و قانونی ئەو وڵاتەوە بڕیار لە ئەنجامدانی ڕیفراندۆم بدرێتنەوە لە ڕێگەی حزب سیاسیەکانەوە. یعنی هەم لە ناوخۆ هەڵی استراتیژی یاسایی کرا، هەمیش لە دەرەوە هەوڵی ڕازیکردنی ناوەند نەدرا بۆ ئەوەی بە شێوەیەکی قانونی دەست بە پرۆسەکە بکرێت و کاتێکی گونجایی بۆ بدۆزرێتەوە. هەموو ئەوانە وای کرد. کاک بێستون ببوورە کە قسەکەتم پێبڕی پێتان وابوو کە هەرێمی کوردستان ئەگەر لە ڕووی قانونی یاساییەوە داوای لە حکوومەتی ناوەندی کرد بە بۆ ئەم پرۆسەی هەنگاو بنێت، حکوومەتی ناوەندی ڕازی بووە بە هەنگاوەکانی هەرێم؟
بە دڵنیاییەوە ئەمە دەچێتە چوارچێوەی گفتوگۆ و دانوستان تۆ سەرەتا دەبێ بە هێزێکی زۆرەوە بە هێزێکی یاسایی زۆرەوە لە هەرێمی کوردستان بە باڵپشتی هێزێکی یاساییەوەکە لە ڕێگەی موسەسات دەستوری یاساییەوە لە کوردستان ئینجا بڕیاری لێبێ ئینجا بچی لە گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەیت بە دڵنیاییەوە ڕاستەوخۆ ڕازی نەدەبوون بەڵام ئێمە دەزانین هەموو وڵاتانی بابرە ئیقلیمی و نێودەوڵەتیش کاریگەری زۆریان هەیە دوجاریش کە پێش ئەنجامدانی ڕیفراندۆمەکە هەریەک لە وڵاتانی ئەمریکا فەڕەنسا بەریتانیا تەنانە نەتەوەی گرتوەکان ئەویان خستە بەردەم هەرێمی کوردستان ئەگەر هاتوو بۆ ماوەی ساڵێک یان دوان ڕیفراندۆمەکە دوا بخەن و مافەکانی کوردستان پارێزراو نەبوو لە عراقی فیدرالدا ئەوان خۆیان هەوڵی ڕازیکردنی ناوەند و هەروەها هەوڵ دەدەن بە پرۆژێک لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بیخەنە بەرباس و توێژینەوە هەموو ئەوانە دەبێت لە چوارچێوەی پرۆسەیەکی دیراسەکراوی وردی کە پێویست دەکات لە ناوەندەکانی توێژینەوە پاڵپشتی بکەن لە بۆ حکوومەتی هەرێم هەروەها دەستگا دەستوریەکانی کوردستان بۆ ئەوی بەڵێ کاک بێسون زۆر باشە کاک بێسون دەگەڕێمەوە لای بەڕێستان کاک بێسون سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش ئەزیێتان کێشە دەمەوێت بپرسم کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کۆمەڵێک شکستی سیاسی بەسەر هەرێمی کوردستان و بەسەر ئەم قوارەیە کە پێی دەگوترێت قوارەی هەرێم داهات گرنگترین ئەو شکستانە چی بوون وە کورد لەکوێی ئەم شکستانەدا خۆی دەبینێتەوە وە کەی دەتوانێت کە جارێکی دیکەم دەستکەوتانە بەدەست بێنێتەوە زۆر سپاس سەرەتا بێوە بڵین شکستەکان بەڕێی من ناگەڕێتەوە بەتەنها بۆ دوای 25 ئەیلولی 2007 ئەو ڕۆژێک کە ڕیفراندۆمتیای ئەنجام درا ئەم شکستە ئەتوانین بڵین تەکمیلەی 25 نۆی 2007 تەکمیلەی 26 ساڵی پێشترە کە دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە بەرجستەی کردو نەیتوانیەوە پێبەپێی پێویست هەم لە ڕووی قۆناغەکانی خۆی تەواو کا و تەکمیلە بکە چونکە لە 2023ەوە کە دەستوری عراقیدا مەزرێت ئەوە ئیتر ئێمە بنەمای فیدراڵیەت ئەبێتە ئەوەی کەوا هەرێمی کوردستان لە فیدراڵیەت زیاتری هەبێ و لە دەوڵەتیش بشکۆلەتر بێ بەوەی کە هەموو پەیوەندیەکانی دەرەوە و مەکاتب و ناوخۆ و دەرهات سیاسەتی نەوتی و دەسەڵاتەکان تایە هەم بە دەستور ئەگە بگەڕێنەوە بۆ دەستوری عراقیش تایە هاتووە کاڵێ کۆماری عراق پێگاتوو لە دەوڵەتیشی یەکگرتوو کە خاوەن سەربەخۆیەکی تەواوە سیستەمی حکومتیایە کۆماری پەرلەمانی دیموکراتیە ئەم دەستورەش زەمانەتی یەکگرتووی خاچی عراقەکە و بۆ ئاماژەدانیش بەوەی کەوە ئەمە زیاتر چەسپە لە مادەی 170 هەمان دەستورە ئەڵێ لە دوای بە ئیقرارکردنی ئەم دەستورە و جێبەجێکردنی هەرێمی کوردستانی چێگە بێ لەو هەرێمانی کە احتیمادی یەکرێتە سەر و چەسپێنراوە لە دەستوری عێراقا بەڵام ئەتوان بڵێم شکستەکان لە ڕاستیە کۆمەڵە دەراویشتەیە یەک لەوانە نەخوێندنەوەی استراتیژی سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ کە نەیتوانیوە چۆنیەتی بەرجەستەبوونی سیاسەتی ئەقلیمی و نێودەوڵەتی و ئەو مەفاهیمانی کە لە ئومەمی متحیدە و لە مەجلیسی ئەمنا هەیە و لە ڕوانگەی تێڕوانیان بۆ ئیستیفتا و بۆ ڕاپرسی بۆ گەشتپرسی هەم لەمڕۆوە هەم لە ڕووی دەستوریشەوە ئەگەر بگەڕێنەوە بە دەستوری عێراقیش لە حەوت شوێنە باز لە ئیستیفتاکە کە بەداخەوە هیچ کاملەوانە وەلو لێرە شار ڕاجایی هەیە هەندێک ئەڵێ ئێمە لە 2005ەوە کە ئیقرارمان کردەوە کە ئێمە لەژێر چەتری دەستورێکە ئیستیفتامان کردووە ئێمە مافی خۆمان بەکارهێناوە بۆمان نییە باز لەوە بکەین کەوا جابینەوە لە عێراقەن هیچ کەس ئەڵێن نەخێر هەر ڕۆشتەوەمان بۆ ئەو ئیقرارکردن بەو دەستورە مافێکی طبیعیە خۆ بەخۆ خۆت ئەوە داوا بکەیت و شتێکە سروشتیەوە داوای ئەمە بکەیت دەرەنجامی ئەم هەڵوێستە ئەو شکستانی کە ئێستا ئەوە بۆ 4 مانگە چێ کەوتوینێتە وەرزی یەکەممان تەواو کردووە تا ئێستا بەڕای من بەڕاو بۆ چوونی خۆم و خوێندنەوەشمان و شرۆڤەکردنیشمان بۆ ئەو راپۆرتانی کەوا لە ئاژانسەکانەوە دەبینێت و لە حکووماتی گەورە و زلێزەکانەوە دەبینێت گفتوگۆ و دیبەیت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە بە بنبەست گەیشتووە نیەت هەیە
خۆت و خۆش دەزانی هەم کاری دەستوری و قانونی و هەم سیاسەتیش لەسەر نیەت تەبەنی ناکرێت لەبەرەوە ئەبێت تۆ بگەڕێبەوەی کەوا استراتیژێتێک دەرچەیەک بدۆزینەوە. بەڕێی من ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە بە تایبەتی هاتنە سەرخەتی سندوقی نەقدی دەولی کە ئێستا لە 2013 تا ساڵی 2022 پلانێکەکەەوە عێراق و هەرێمی کوردستان پێکەوە بەو پێیکەوە هەرێمی کوردستان تاکە هەرێمی فیدراالی لە عێراقا پێکەوە هاوسۆز بن بۆ ئەوەی بتوانن چاکسازی بکەن لە وەزعەکەیە. بەڵام بەڕێی من ئەوە هیچ لە عێراق لە 1970 وڵاتە وڵاتی نێودەوڵەتیە دەوڵاتی ئەخیر بێ لە گەندەڵی و فەسادا بە بڕوای من ناتوانێ ئێستا قۆناغی چاکسازی هەم لە عێراقا هەم لە هەرێمی کوردستانە مدەکەی تەواو بووە ئەبێ بگەڕێن بە دوای بەدیلە. ئەو بەدیلەش چییە؟ پێویستی بەوە هەیە سەر لە نوێ داڕشتنەوەی سیاست و سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقا پێداچوونەوەی پیا بکرێ و تەبەنی سیستەمێکی سیاسی بکرێ بە دەموچاوی تازە بە بیرۆکەی تازە بە ئەحزابی تازە بە هێزی تازە و لە هەمووشی گرنگتر ئەو پێگەی ڕێکخراوە ناحکومیەکانی کە ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە بەرجەستەکردنی سیاسەتی هەموو دەوڵەتێکە. ئێمە لە عێراق و هەرێمی کوردستانە بۆ خۆمان نزانین زیاتر لە 5,000 ڕێکخراوی مەدەنی هەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەمانە نەتوانراوە بە هۆکاری ئەوەی کە عێراق و هەرێمی کوردستان هەم لە ڕووی عەقایدی و لە ڕووی قەومیەوە لە ڕووی ئەوەی کە چۆنیەتی سیستەمی سیاسی لە عێراقا لەسەر تەوافقات بووە لەسەر محاسسە بووە لەسەر مشارەکە بووە لەگەڵ ڕێگەم بۆ خۆشکە ڕێگەت بۆ خۆشەکەم بۆیە ئەم سیاسەتە خوێندنەوەی لەگەڵ یەک ناگرێتەوە لەگەڵ مەبادیئی دیموکراسیە لەگەڵ تەداولی سوڵتەیە لەگەڵ جیاکردنەوە لە نێوان دەسەڵاتەکانە هەر بۆیە ئەبینین کە ئێستا ئەو وەزعی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادی تێکەوتووە لە ڕاستیە نیەتە نەک نووسین نەک ئیتیفاقیات نەک لەوەی کە وفود و مساومە و تەسوی وەزعەکان و ئەو کێشانەی کە لە نێوانیاندا هەیە بتوانن بەرەو چارەسەر. زۆر باشە کاک بێسون لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و هەروەها دوای 25 نۆکە هەڵبژاردن بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان تیایدا ئەنجامدرا هەرێمی کوردستان تووشی کۆمەڵێک شکستی سیاسی کۆمەڵێک شکستی سەربازی بۆ وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد کە ئەوەی کە هەیە ئێستا لە پەیوەندیەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا تەنها نیەتە. هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی سیاسی سربەخۆ لە دەستوری عێراقدا دانی پێدانراوە. لە ئێستادا دەبینین کە بەغدا داوای بەشێک لە موچەی بەشێک لە وەزارەتەکانی هەرێمی کوردستانی کردووە داوای وی کردووە کە ناوەکانیان بۆ ڕەوانە بکرێت ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ وەزارەتەکاندا دەکات. حەیدەرابادی تا چەند دەتوانێت سربەخۆی دەستور سیادەی دەستور بشکێنێت بەو پێی یاخود لە دەستوردا چۆن هاتووە بەغدا دەبێت لەگەڵ سەرۆک وەزیران و لەگەڵ حکوومەتی هەرێم مامەڵە بکات یاخود دەتوانێت بە پێی دەستور لەگەڵ پارێزگەکانیش مامەڵە بکات. ئەوەی کە ئێستا لە ڕاستی ئێستا ئێمە لە بەردەم دوو هەڵبژاردننی گرنگین کردن و نەکردنی ئەو پەیوەستە بە ڕۆژانی داهاتوو تا چەند هێز و لایەنە سیاسەکان هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان تەبەنی ئەو مۆزوعەکەن و بە هەندوەرگرتنی تەوقیتاتی دەستوری زۆر گرنگە لە دەستوری عێراقا و لە هەموو دەستورێکی دەوڵەتانە. ئەوەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقا لە ڕاستیە لە دوای ئەو کارەسات و ماڵوێرانی کەوای لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئۆکتۆبەری 2007 بەسەر هەرێمی کوردستان هات زیاتر لە نیوەی خاچی هەرێمی کوردستان و جوغرافیای هەرێمی کوردستان کەوتەوە ژێر کێفی حکوومەتی ئیتحادی و پاشەکشە کرا لەو شوێنانی کەوا 3 ساڵ بوو خوێنی شەهید و ڕۆڵەی ئەم گەلەی تیا ڕژا بوو. لە ڕاستیان من ئەمەوێ ئەوە بڵێم دوا هەڵوێست کە نووسینگەی حەیدەر عەبادی کە خستوێتە لەلایەن وتەبێژەکەی و سەعد الحەدیسی ئەڵێ ئێمە لەسەر دوو مەرحەلە کارەکەین بە دوو قۆناغ. قۆناغی یەکەم ئەوەی کە ئێستا من حەزەکەم زۆر سەریح بین لەگەڵ خەڵکا بۆ ئەوەی لەسەر نیەت و لەسەر وەهم خەڵکی خۆمان ڕانەهێنین چونکە تا ئێرە وەکو وتم قۆناغی چاکسازی تەواو بووە یعنی شتێک نییە تۆ تەبەنی ئەوە بکەی بڵێ چاکسازی یەکەم. لە ڕاستیە ئێستا حکوومەتی عێراقی لەسەر دوو قۆناغیشەکە قۆناغی یەکەمیان ناوناوە کاری لیژنەی پیشەیی و هوەری کە ئێستا لە 4 مەلەفا لە 4 دۆسەیە خۆ بینێتەوە. یەکەمیان
بیرەنەوتەکانە لە هەرێمی کوردستان، دووەمیان ڕادەستکردنی دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکانە، سێمیان موچەی کاربەدەستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە، چوارەمیشیان سەرچاو ئاویەکانە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی عێراق. کەواتە قۆناغی یەکەم میهنی و فەنیە، قۆناغی دووەم کە دەست پێکا قۆناغی سیاسیە. ئەمە قسەی من نییە، قسەی نووسنگەی حەیدەر عەبادیە وە ئەڵێت. ئەوەی کە ئێستا ئەم مەسەلەی وەزارەتانە کە ئەمە بێن و جەردەکرێت و جەردەڕوا، ئەم لیژنانە تەسویەی ئەم مۆزوعانەکەن، تەسویەی ئەم مەلەفانەکەن تا چەند ئەو مەرجانەی مەرجە پێشوەختانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە حکوومەتی ئیتحادی لە سەرزاری سەروەزیرانی حکوومەتی ئیتحادیەوە هاتووە بۆ هەرێمی کوردستان، ئەوەیە ئەم شەرتانە. شەرتی یەکەم کە زۆر تعجیزی بوو لە لای حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی ئیلغاکردنی نەتایجی ئیستیفتا و خۆ یەکلاکردنەوەیەتی کە ئێستا لە لای ئەوان ئەمان ئەڵێن ئێمە ئیقرارمان بە ڕێز لە قانون لەو قەرارەتانەگرن کە محکەمەی ئیتحادی کە فەسڵی تیا. زۆر باشە کاک بێسون، قسەکەت پێ دەبڕم. ڕێزگرتن لە بڕیارێکی دادگای ئیتحادی دەچێتە چوارچێوەی هەڵوەشانەوەی پرۆسەیەکی وەکو ڕیفراندۆم لە ڕووی یاساییەوە؟ خۆی قەراراتی محکەمەی ئیتحادی بات و ملزەمە، بەڵام ئەوەی وەکوتم لە دوو ڕوانگەوە سەیرەکرێت. لە ڕوانگەی حکوومەتی ئیتحادیەوە ئەڵێ ئەوە کیفایەت نییە تۆ ڕێز بگری، چونکە لە قانون شتێک نێ ناوی ڕێز بێت، لە قانون شتێکی ناوی تەنفیز بێت. لەبەر ئەوە بەهاندوەرگرتنی ڕێز لە نەزەری محکەمەی ئیتحادی و دەستور و قوانینی ئیتحادیە ئەوان ئەبێ ئەمان ئیعلانی ئیلغاکردنی نەتیجەی ئیستیفتا بکەن و لە مەدایەکی دووریشە نەگەڕێنەوە سەر ئەوە جارێکی تر سەر لە نوێ ئەم کێشە ئاڵۆزانە لە نێوان گەلانی عێراقا سەرهەڵباتەوانی بۆ ئەم کێشەیە دروست بێ. وەکووتم ئێستا حکوومەتی عێراقی لە ڕاستیە ئەو لیژنانی تەشکیلی کردووە بۆ ئەم چوار دۆسەیە. هەندێکیش پێیان وایە ئەڵێن گوایە ئەم مەوزوعی کە ئێستا هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوە یەکەمیان حکوومەتی ئیتحادی لە ئەسڵا ئیمانی بە حکوومەتی فیدراڵ نییە، یعنی بە هەرێمەکان نییە، بۆ پارێزگانە نییە کە تەنظیم نەکراون لە هەرێمە، بۆیە زیاتر عقلیەتی بەغدا بۆ ئەوە ئەڕوا کە حکوومەتیشی مرکزی بەرجەستە بکە. دووەمیشیان ئەڵێن دووەمەکاریش ئەڵێن لاوازی و یەکنەبوون و یەکڕیزی ماڵی کوردی وای کردووە کە حکوومەتی ئیتحادی هەموو شروطەکانی خۆی زاڵکە بەسەر ئەم وەزعەیە. بەڵام ئێمە بێ بگەڕینەوە ئایا ئەمان ئەم دوو هۆکارە دەرەنجامە بە تایبەتی هۆکاری دووەمیان ناوماڵی کوردی بۆ یەک نییە، لەبەرەوەی سیاسەتێکی مەدروست نەبووە، لەبەرەوەی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە چاکسازی نەویستووە، هەر بۆیە خەڵک بیر لەوە ئاکاتەوە بگاتە کۆتایی پێهێنان و ڕوخان وەکو لەم ماوەی دوایە کە بینیمان بە چ وەزعێک گەیشت. زۆر باشە کاک بێستون، دەگەڕێمەوە لای تۆ. کاک بێستون دووبارە سڵاو لێبێت. دەپرسم کە مامەڵەی عەبادی لەگەڵ وەزارەتەکان بە تاکتاکە لەگەڵ وەزارەتەکانی هەرێمی کوردستان بۆ ناردنی موچەی بەشێک لە کارمەندەکانیان ناچێتە چوارچێوەی لێدانی حکوومەتی عەبادی یاخود حکوومەتی ئیتحادی لە سربەخۆیی و سیادی هەرێمی کوردستان وەکو لە دەستوری هەمیشەی عێراقدا دانی پێدانراوە؟ بارودۆخێکی سیاسی نێودەوڵەتی و هەرێمی باشی بۆ گونجاوە، دەیەوێت تا ئەو ڕادەیە کە بۆی دەچێتە سەر و بۆی دەکرێت حکوومەتی هەرێم بچوو بکاتەوە، جا بە هەموو ئەو وەسیلانەی کە دەیگرێتە بەر بۆ هەموو ئەو ڕێگانەی کە دەیگرێتە بەر بۆ ئەوی بتوانێت حکوومەتی هەرێم لە حەتمی بیکاتەوە فیدرالی، لە فیدرالیەکەش بچووکتری بکاتەوە، ئەگەر بۆشی بگونجێ وەکو دیفاکتۆیەک وەکو حکوومەتێکی مرکزی مامەڵە بکات و بە ناڕەسمی حکوومەتی هەرێم هەڵبوەشێنێتەوە. ڕاستەکە لە ڕووی یاساییەوە عێراق وڵاتێکی فیدرالی پێی مادەیە دەستوری هەمیشەیی و پێی مادەی 117 هەرێم کوردستان هەرێمێکی فیدرالی لە عێراقی فیدرالدا. بەڵام ئەو دێ بەو شێوەیە مامەڵە لەگەڵ وەزارەتەکان بکات بە ناردنی سولفەیەک لە ڕێگەی بانقەکانی لقی بانقەکانی خۆیەوە لە هەرێمی کوردستان دابەشی موچەی فەرمانبەران بکات،
بەڵام من بەڕاستی بە گومانم لەوەی کە ئایا حکوومەتی هەرێم حکوومەتی ناوەندی هەر بەڕاستی دەیەوێ موچەی فەرمانبەران دیاری ببەخشیتن بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئایا کە دەیبەخشێت و پێیان دەدات بە پێی ئیستناد دەکاتە چ مادەیەک دەبێ ئیستناد بکاتە سەر قانونی موازنەی ساڵی 2017 کە باسی ئەوە دەکات 170 میزانی عراقی پێویستە بۆ هەرێمی کوردستان بنێرێ بەڵام دەبێت پێویست دەکات بە میکانیزمێکی یاسایش ئەنجام بدرێت کە ئەوی ژەوەیە تەسلیم بە حکوومەتی هەرێم بکرێ بۆی حکوومەتی هەرێم بیدا بە فەرمانبەرەکانی خۆی لە بەرامبەردا حکوومەتی هەرێم کاک بێسون ببوورە ئەمە یاسایی نییە نەخێر بە هیچ شێوەک یاسایی نییە بەڵام ئایا حکوومەتی هەرێم لە توانایدانیە تەعەن لەو ڕێکارە نایاسایانە بدات لە توانایدایە دەتوانێت لە ڕێگەی محکەمەی اتحادیەوە بڵێ ئەمە ئەسلاحەتی محکەمەی حکوومەتی هەرێمی کوردستانە نەوەک حکوومەتی ناوەندی بەڵام لەبەر چ نایکات لەبەر ئەوەی لەبەر دوو خاڵ دەتوانم بڵێم لەبەر دوو خاڵ حکوومەتی هەرێم هاوکاری شەکە لە ڕێگەی وەزارەتەکانەوە مامەڵی لەگەڵ بکرێت لەبەر دوو خاڵ یەک لەبەرەوەی پاڵەپەستۆیەکی یەکجار زۆری نێودەوڵەتی ئیقلیمی و ناوەندیشی لەسەرا دەیەوێت لەو ڕێگەوە تۆزێک ئەو پاڵەپەستۆیە کەم کاتەوە خاڵێکی دیکە حکوومەتی هەرێم لە خودی خۆیدا کێشەی شەرعیەت و کێشەی یاسایی هەیە لە ناوە خۆی کوردستاندا بە هۆی کشانەوەی کۆمەڵێک وەزیر هەروەها بەهۆی بەڕێوەبردننی نزیکەی نیوەی حکوومەت بە وەکالات هەروەها کێشەی درێژکردنەوەی ماوەی یاساییەکەی دەتوانین خاڵی سێمیش زیاد بکەین کە دەکرێت خاڵە سەرچەکەش بێ ئەوژەوەی حکوومەتی هەرێم بەڕاستی لە قەیرانێکی دارایی زۆر سەختدایە وەکو مەسەلە کوردیەکە دەڵێ کابرای بە ئاوداچووە ینی دەست بۆ پوشیش دەبا بۆی دەڵێ بەڵکو بمگەڕێنێتەوە ئەمەلی بەوە هەیە دەیەوێت لە ڕێگەی ئەو مامەڵەی وەزارەتەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەڵکو تۆزێک لە پاڵەپەستۆی قەیرانی دارایی سەر حکوومەتی هەرێم تۆزێک سوک بکە بۆیە نەوەک ڕێگر نییە و بانگەشی ئەوە کە نایاسایە بەڵکو هاوکاری حکوومەتی ناوەندیش دەبێت بۆ ئەوی تەنها موچەی فەرمانبەرانی بۆ ڕەوان بکات کاک بێسون کەواتە ئەم هەوڵەی حکوومەتی عراق بۆ بچووکردنەوەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان وەکو بەڕێسان ئاماژەتان پێکرد تاوەکو بتوانن دانەوێت کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بچووکتر بکەنەوە ئایا ئەمە بەپێی دەستوری هەمیشەی عراق تا چەند عەبادی سەرۆکوەزیرانی عراق دەتوانێت قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بچوو بکاتەوە ئەم زەخت و فشارانەی کە لەم دواییە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دوای ڕێفراندۆمی هەرێمی کوردستان خستووەتیە سەری تا چەند ئەم فشارانە یاساین و هەروەها دەستورین ڕاستیەکەی بەداخەوە لە وڵاتانی ڕۆژهەڵات و بەتایبەتیش لە عراقی خۆماندا هەموو ئەوانەی کە بانگەشەی سەروەری یاسا دەکەن و داوا دەکەن یاسا جێبەجێ بکرێ مەزنووەکانن نەوەک ئەوانەی لە دەسەڵاتدان بەڕاستی حکوومەتی ناوەندی لە منطقی قووەوە تەسەڕوف دەکات نەوەک لە قووەی منطقەوە بەڕاستی ئەو ناوێت هەتا پێی بکرێت پابند بێت بە یاساکانەوە بە دڵنیایەوە لە ڕووی دەستوریەوە بە پێی مادەی یەک عراق وڵاتێکی فیدرالیە بە پێی مادەی 117 هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالی لە چوارچێوەی عراقدا مادەی 121 زۆر بەڕوونی باسیەوە دەکە هەرێمی کوردستان و ئەو هەرێمانەی تر کە پێک دێن مافیەوانەیە ممارەسەی با بڵێن سوڵتەی قەزایی و تەشریعی و تەنفیزی خۆیان هەبێ سوڵتەی کە تەنفیزی دەبێت پێویستە ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکات بۆیە حکوومەتی ناوەندی تا ئەو شوێنەی بۆی دەگونجێ کە ئێستا بۆی گونجاوە و بۆی دەچێتە سەر و حکوومەتی هەرێمیش لە بارودۆخێکی ئەو پەڕی خراپیدایە هەم لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەکانی و هەرێمیەکانی هەم لە ڕووی ناوخۆییەوە کە دەیان کێشەی سیاسی و دارایی و تەنانەت بە هەموو شێوەکان کەوتۆتە ناو قەیران بۆیە حکوومەتی ناوەندی بەو شێوە مامەڵی لەگەڵ دەکات بۆی تا ئەو پڕی توانە بتوانی حکوومەتی هەرێم بچووک و لاواز بکە بۆی ئەگەر بەیانی بێ دانوستانیشی لەگەڵ بکە کە من بە نزیکی نابینم بێ ئەو پەڕی لە لاوازیدا بێت بۆ حکوومەتی ناوەندیش لەو پەڕی دەسەڵاتی دابێت بۆ کاریگەری هەبی لەسەر دانوستانیدا لێرە پێویست دەکە حکوومەتی هەرێم ڕێگەیەکی وا بگرێتە بەر بۆ ئەوەی ئەو پاڵەپەستۆیانە کەم بکاتەوە ئەوەی کە ئێستاکە
هاوکاری حکومەتی ناوەنی دەکات لە ڕێگەی وەزارەتەکانە ئەو ڕێگەیەکە بەڵام من پێم وایە حکومەتی هەرێم بەس ڕێگەیەکی زۆر هەڵەدا دەڕوا کە دەیەوێ حکومەتی ناوەندی ئەو پاڵەپەستۆیە لە سەرکەم بکاتەوە بۆ نمونە لە ڕێگەی پارتە سیاسیەکانەوە پێویست دەکات لە وڵاتانە نزیک بوونەوە کە کاریگەریان بەسەر حکومەتی ناوەندی عراقیەیە نەوەک بە پێچەوانەکەیەوە بێ یاخود لەو پارتانە نزیک بن لە ڕێگەی دانووسان لەگەڵ ئەو پارتانە بکەن و لە ئێستاوە بەرنامەیان هەبێ بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردنەکان کاری هاوبەشان هەبێ لەگەڵ ئەو پارتانێک کە دەتوانن کاریگەریان لەسەر حکومەتەکەی ناوەندی هەبێ لەگەڵ سەر حکومەتەکەی عەبادی هەبێ بەڵام بە پێچەوانەوە دێن کار لەسەر ئەو لایەنانە دەکەن کە پێچەوانەی استراتیژەتی عەبادیش دەکەن کە پێچەوە بەرەنگاری عەبادی دەبنەوە ئەمە تۆ ئەگەر بتوێ پاڵەپەستۆی سەرخۆت کەمکەوە بەو شێوەزە نابێ مامەڵە بکە بەڵام بەداخەوە حکومەتی هەرێم لەگەڵ ئەوەی کە ئەو هێزانەی کە لە دەروی حکومەتشن دەیان پێشنیار دەیان پرۆژەی ساچیان خستۆتە بەردەمی حکومەتی هەرێم بۆی بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی تەندروست مامەڵە بکە حکومڕانیەکی جوان لە ناوخۆ و پەیوەندێکی بەهێز و پتە و لەگەڵ ناوەند و وڵاتانی ئەقلیمی و نێودەوڵەتی بکات بەڵام بەداخەوە ئەزمموی 26 ساڵی ڕابردوو 27 ساڵی ڕابردوو پێمان دەڵێت ئەم حکومەتە ناتوانێت ئەمانە بەسەرکەوتوی ئەنجام بدات زۆر باشە کاک بێسون دەگەڕێمەوە لای تۆ کاک بێستون لە هەولێرەوە ئاماژەی بۆ کرد کە حکوومەتی عراقی ئێسادا کە لە هێزدایە لە بەهێزیدا دەیوێت لە ڕووی منطقی هێزە و مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات لە کاتێکدا کە عەبادی سەرۆک وەزیران هەروەها حکوومەتی ناوەندی پێشێلی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی کرد تاکە ڕێگا لە بەردەم هەرێمەوەیە کە پەنا بۆ دادگای ئیتیحادی ببات ڕای بەڕێستانم دەوێت پێتان وانییە کە دادگای ئیتیحادیشدا لەوەها ئەگەرێکدا لایەنگری لە حکوومەتی ناوەندی بکات زەنی چۆنە خۆی لە ڕاستیە لە عێراقا وەکو وتم هەموو شتێک لەسەر مەبدەئی محاسبە و تەوافقاتە یعنی دەستور لەو کاتا دەستور هانایی بۆ ئەبرێ کە لایەک لە لایەکان زوڵمەکە لە لاکەی تر ئەجینا لە 2023 تا ئەمڕۆ دەیان پێشەلکاری دەستوری لەلایەن حکوومەتی ئیتیحادیشەوە لەلایەن سڵتاتی ئیتیحادیشەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە کراوە سەرفی نەزەریان کردووە لە یەکتر ڕۆشتوون ئەم کێشەی کە ئێستا دروست بووە ئەتوانین بڵێ مزمین بووە یعنی کەڵەکە بووە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕۆشتووە بەبیرتانە یعنی سیاسەکانی هەرێمی کوردستان و قیادی سیاسی کورد لەناو دوو قەوسا هەموو جارێڵۆن ئێمە چین بۆ بەغا مافەکانی کورد دەهێنینەوانێ ئەو کێشە هەڵواستراوانی کە لە نێوان هەرێم و سڵتاتی ئیتیحادیە ئێمە بۆ چارەسەر ئەچین بۆیە لە کاتێکە هیچ یەکێ لەم گرفتان نتوانراوە چارەسەر بکرێت یعنی من ئەمێ ئەوە بڵێم لە ڕاستیە مەسلەی منطقی هێز و هێزی منطق ئێستا ئەوان تۆ لە دوو ڕوانگەوە سیرەکەن منطقی ئەوەی براوە و دۆڕاوە هەیە تۆ کە کاتێ هەل لە حربی عالەمی یەکەمەوە سێکە بۆ حربی عالەمی دووەم هەموو لایەنی براوە هەمیشە زاڵم شەرتی زیاترە بەسەر لایەنی دۆڕاوە تۆ بتەوێنێتە هەرێمی کوردستان وەزعی سیاسی وەزعی اقتصادی وەزعی ئەقلیمی هیچ شتێکی لەبار نییە خۆ ئەگەر هەرێمی کوردستان بە دوانامەی تەلەرسنی وەزیری خارجی ئەمریکی بکردایە ئەوە ئەو کاتە تۆزێ لەم بارگرانی و سەوەکو وایە تۆ بێ لە سارەیەکی دووتەنی 12 تەنی لێنی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان حملەکەی دقاتی خۆی زیاترە ڕێگەچارەی پێنیە یعنی هەرەوە ماوەتە ئیشاری ئیفلاسی خۆی بکە ئەوە تا ئیجراعاتی داناوە هەل لەسەر خۆڵ و خاشاک ڕشتنەوە باجی خستووەتە سەر هەتا ئەگاتە چایخانە و دوکاندار و یعنی شوێن نەماوە کە من ئەمێ ئەو بڵێم ئەبەمە چارەسەر ناکرێ تۆ کۆی هەموو ئەمانە کۆکەرەوانێ ئەوەت بۆ چارەسەر ناکە کە تۆ ئەزمەکە تایە ئەژی ئەزمەکە ئێستا لە ئیسلاح دەرچووە ئەزمەکە بەوەژ نییە تۆ تەبەنی بێ لەم فترەی ساڵایی کە ویلایەتی پەرلەمانی کوردستان درێژکراوەتەوە بێ من بڵێ من حکوومەتێکی ئینقازی وەتەنی دروست دەکەم حکوومەتی ئینقازی وەتەنی لە کاتێکە کە تۆ دەستور نەبێ لە کاتێکە کە حاڵەتی طاریئە هەبێ لە کاتێکە کە حروب بەردەوام بێ لە کاتێکە کە وەیلات هەبێ دەمار هەبێ لە وڵاتەکەیە ئەم ئەزمانە لە دەستوری عێراقا من حەز دەکەم ئەوە بڵێم مادەی سەودا کە دەسەڵاتەکانی حەسری سڵتاتی ئیتیحادیە نۆ دەسەڵاتی حەسری هەیە من ضمنی ئەیشە لەو دەسەڵاتانە مەسەلەی میزانی و ئیستثمارە کە لە سەلاحیەتی حەسری سڵتاتی ئیتیحادیە میزانیە بۆ جێی گشتی عێراق
ڕسمی تەختیتی سیاسی دەوڵەتی عێراقی چێ تەبەنیەکە دەسەڵاتە حەسرەکان حەقی پێیاوە کاتێک کە تۆ بودجەکە بە پێدانیشتوان لە ساحەڤە ئەکرێتەوە بە 12.67 تۆ هیچ تەسبیبێکی قانونیت پێ نییە هیچ ئەحسایەکی مەدروست پێ نییە بێ دیفاع لەمە بکەیت من حەزەکەم بۆ خەڵکی ڕوونکەینەوانێ ئەو کاتی کە لە سەردەمی عەلاویەوە ئێمە بیرمان نەچێت تەوافق وتم زۆر مهمە بگەڕێنەوە بۆ ئەم مەسەلەی تەوافقاتە سوننا مەطلبێکی هەبوو کورد مەطلبێکی هەبوو شیعەکان مەطلبێکیان هەبوو لە سەرەتای دروستبوونی یعنی لە قانونی ئیداری ئینتقالی دەوڵەتی عێراقیەوە کە گەڕین ئەو فترەی کە ساڵەکە دروست بوو لە پەرلەمانی عێراقا هەر لایەن کێشەیەکی هەبوو سوننەکان زۆرینەیان لە سجنەکانی عێراقا بوون بۆی ئەو دەسەڵاتی کە دروست بوو داوای قانونی عەفوی عامیان کرد وتیان ئێمە مادام تەوافقاتە تەڵەبمان ئەمەیە شیعەکان ترسیان ئەوە بوو کە دیسانەوە سوننەکان مەرکەز قووەت دروستکاتەوە حکومەت و دەسەڵات بگرنەوە دەست چۆن هەشتا ساڵی ڕابرد ئەوان ژەردەستەی سوننەکان بوون ئەوانیش هاتن قانونی محافظاتیان تەڵەب کرد و تەشریح کرد و دەریان کرد ئەوەشیان کرد کورد داوای کورد قانونی نەبوو داوای کورد مەطلبێکی مالی بوو وتیان ئێمە بە پێی دانیشتوان لە ساحەڤەی میزانیەمان ئەوێ بۆمان ببڕنەوانێ هەر هەمویان ئیتفاقیان کرد بەم پێەیە سونە ئەو مەطلبە هەیە سجنەکە قانونی عەفوی عامیان بۆ درا شیعەکان قانونی محافظاتیان دروست کرد کوردیش لە ساحەڤە هەبوو کەواتە ئێمە بە تەوافقاشمان کردووە بە قانون شتمان نەکردووە کورد لەمەشە نەیزانیوە چۆن تەسبیبی وەزعی خۆی بکاتە ئەمڕۆ نەتوانرێت دیفاع لە خۆی بکات من شتێکی نمونەیەکی بچکۆلت بوونم ئێوارە گوێبیستی ڕاوێژکاری سەرۆکی کۆمار بووم یعنی منطقە سەرۆکی کۆمار دەسەڵاتەکانی تەشریفی و احتیفالیە یعنی بۆ لەو بۆنە و مەراسیمانایە کە زیاتر تەشریفی یعنی ناتوانێت زاڵ بێ بەسەر شتەکانە زۆر بە سەراحەت وتی من زانیاریەکانم تەمەنایە یعنی مەدروست لەسەر نووسین نییە خۆی بەشێک بوو نوێنەری سەرۆک کۆمار بوو لە ئەنجومەنی وەزیرانی ئیتحادیە کە بۆ ئەو کێشانی کە ئێستا هەیە بۆ ئەو کێشەکانی عێراق هەموو قسەکانی ڕاوێژکارەکەی سەرۆک کۆمار ئەوە بوو ئەیوو لە ئایندەیەشی نزیکە ئەتوانین ئەم کێشەی مەسەلەی بۆ نمونە مەسەلەی موچە کە ئێستا گرفتی گەورەترین گرفتە کردویانە بە کێشە کە خۆی لە ئەسڵا شتێکی سەرەتاییە بۆ هەر ئەرچێک مافێگەیە نایەن ئەمانە احتیکاری وەزعەکەیان کردووە لەبەر ئەوە استراتیژەتی سیاسەتی عێراقی و هەرێمی کوردستان سیاسەتێکی مەدروست نییە عەبادی ئەمڕۆ ئەگەر بە شەرتەکانی کورد بێتە پێشەوە حکمی ئیعدام بەسەر خۆیان تەطبیقەکە چونکە بۆ وەکووتم لە فرسەتێکە قوتابی مالیکی بووە لە فرسەتێکی مالیکی هاوڕێی بووە یعنی دوو دیوی یەک دراون ئەمان ئەیانەوێت لە لای خۆیانەوە بمێنەوە ئێستا کوتلەکانی تریش داوای ئەنجومەنی وەزیرانەکەن ببن بەوە لەبەر ئەوە ئینتیحاری سیاسی عەبادی ئەبێ ئەگەر بێت و بە هەموو شەرتەکانی کوڕ ڕازی بێ لەبەر ئەوە تەطویلی مۆزوعەکانەکە تا ئەگاتە 12/5/2018 ئەو ڕۆژەی کە ئەگەر ئیقرار بکرێ بۆ دیاریکردنی هەڵبژاردنەکانی عێراق ئەیەوێ احتیمالە معاشێک دوو معاشیش بات بەڵام ئەمە کە یەکرێت تۆ ئەم هەموو فەسادە هەیە ئەم هەموو فەزائیایە هەیە زیاتر لە 9 ملیۆن کەس ئەم یەکێتی و پارتی و ئەحزابانە دایان ناوە بۆ دەنگ و بۆ کڕین و دەنگ و بۆ نفوس کڕین یعنی تۆ چۆنی ئەم شتانە ناکەی بە قانون و بەدەست و لە لای حکوومەتی عێراقی 680,000 مۆزەف هەیە زۆر باشە کاک بێسون لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە حکوومەتی عێراق وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد پێشێلی دەستور دەکات وە مەنتقی هێز بەکاردەهێنێت وە لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان بە هەماشیەوە لە ڕووی سەربازیەوە لە ماوەکانی ڕابردوو دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دیسانەوە دەمێ بگەڕێمەوە تێک شکاوە لە ئێستادا عەبادی باس لەوە دەکات کە دەیەوێت لەگەڵ ئەم نوێنەرانەی پێشتری هەرێمی کوردستان کە پێشتر لەگەڵ بەغدا قسەیان کردووە دەیەوێت ئەویش دەموچاوەکان بگۆڕێن وە گفتوگۆکی دیکەی جددی بەڵام مەرجی هەیە هەڵوەشانەوەی ڕفراندۆمەکەی هەرێمی کوردستان وە کۆمەڵێک ڕادەستکردنەوەی ناوچە خاڵە سنووریەکان و ئەم بابەتانە لێستادا
ئەم هەلومەرجانە کە کورد لە هەموو لایەکەوە دەستی بەستراوە بەرامبەر بە حکوومەتی عراق ئەمانە هەلومەرجی پێویستبوونی حکوومەتێکی نقازی نیشتیمانی نان نەکایەوە لە عێراقەیە لە هەرێمی کوردستاندا وەکوتم لە هەرێمی کوردستانە هیچ ئەمە دەبێت بە چارەسەرێک ئەزای چۆنە کاکە کارزان من پێم وایە بەم 6 مانگ و ساڵە فریای ئەوە ناکەوین چونکە خۆی حکوومەت بوونی هەیە لا یزالیش هەر 5 حیزبەکە حکوومەتی بنکەفراوانیان نەبووە تەنیا لەم 2 هەفتەی کە ڕابرد کۆمەڵ و گۆڕاناتونەتەرەوە ئینسەحابیان کردووە لەبەرەوە ئێستش بیانوێ ئەمان حکومەتن چونکە سبێنێچێتەوە پەرلەمان تەصدیق و ئیقرارەکرێت خۆیان حکومەتن لەبەرەوە بڕۆیە من نە حکوومەتی ئینقازی وەتەنی پێویستە نە حکوومەتی کاتی پێویستە چونکە مودەکە کەمە فریای هیچ ناکەوی فریای ئیسلاح ناکەوی تۆ ئەمڕۆ وەکوتم شارع خەڵک برسیە سیاسەتی تەجویع بەکاراتوە لەبەرەوەی بێ شتەکان سەهلکەی توندی ئەەکەیتەوە لەسەر وەکوتم باش لەسەر خۆڕشتن دانراوە باش لەسەر قەتعی ئیعلانات دانراوە باش لەسەر هەموو شتێک دانراوە تۆ کاتی ئەم باج و شتانە ئەەکەی کە سیاسەتێکی ئیستقراریت دەبێت کە سیستەمێکی سیاسی مەدروسە دەبێت لەبەرەوە من پێم وانە هەتا هەڵبژاردنەکان لە عێراق و لە هەرێمی کوردستانە یەکلا بکرێتەوە هەرێمی کوردستان هەم دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی لەسەر ئەم مەزەندەی خۆیان چونکە هەم قووەت و پارەیان لەلایە و لە بەغداش بیرنەچە عێراق دەوڵەتە ئێمە هەرێمێکی جزئێکین لە عێراق جزئێکین لە عێراق بە پێی و دەستوری کە خۆمان ئێستفتامان بۆ کردو دەنگمان پیاوە عێراق عمقی استراتیژی 22 دەوڵەتی عمقی ئەقلیمی هەیە عمقی نێو دەوڵەتی و مەقعدی لە ئەمەمی متحیدەیە ئەو هەر ئەگەر بیشی هەبێ عەجزیشی هەبێ عەجزی مالیە بێ ئێستا بە پێی میزانی عێراق بودجەی ساڵی 2010 22 تریلیۆن دینار عەجزی هەیە لە میزانیە بەڵام هاتۆ بە 24 نەوع قەرز ئەم قەرزە ئەم عەجزە پڕەکاتەوە بەڵام هەرێمی کوردستان لەبەرەوەی دەوڵەت دیە ناتوانێت دەست بەسراوە ئەوەی کە ئەوێ مجرد یاریکردنە بەکات و لەگەڵ وەزعەکەی ئەڕاتە ئەو کاتی هەڵبژاردنەکانە بێت بۆ مەسەلەی دەموچاوەکانیش بن پێم وایە مەسەلە دەموچاو نییە مەسەلە سیستەمی سیاسی تا سیستەمی سیاسی نەگۆڕێ دەموچاو ناگۆڕێت وها باسانی سیستەمی سیاسی دەگۆڕێت نەخێر زۆر باشە کاک بێستونجارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان ئەگەر بەغدا ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکات وەکو پێشتر یاخود ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ وەزارەتەکاندا بکات وە نەگەڕێتەوە بۆ سەرۆک وەزیران و هەروەها حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان ئەمە تا چەند لێدانە لەلایەن عەبادیەوە لە حکوومەتی هەرێم و ڕێزدانەنانە بۆ سەروەری ئەم حکوومەت و هەروەها ئەم کیانە سیاسی کە لە باکووری عێراق کە پێی دەگوترێت هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە لێدانێکی کوشندەیە بۆ حکوومەتی هەرێم کە لە بەڕێوەبردننی هەرێمێکی کە 4 پارێزگایە فەشەلی هێناوە و موچەی فەرمانبەرەکانی حکوومەتی ناوەندی بۆی بیدات بەدڵنیایەوە بۆ خۆی بارودۆخی حکوومەتی هەرێم لە ڕووی سیاسی و ئابووری و تەنانەت ئیداریەوە لە وەزعێکی زۆر خراپە ئەو دابشکردنی موچەیە کە ئەگەر دابش بکرێ من چکە ئشکالەتی زۆر تێدا دەبینم ئەو بەدڵنیایەوە کێشەیەکی گەورەتریشە کە ڕەنگە ئەوەی لێ بخوێندرێتەوە وەکو بانگەشەیەش پێشوەختە بێ عەبادی بۆ خۆی بکات لە هەرێمی کوردستان بەیانی لە بازنەکانی ئەو 4 پارێزگایە بتوانێت لیست بۆ خۆی دروست بکات کە دڵنیایەوە ئەمە خەتەریاتێکی گەورەیە کە لیستێکی غێری کوردستانی بتوانی لێرە دەنگ بێنێ کە بە دڵنیایەوە ژەگەڵ ئەگەر ئینتخاباتێکی پاک بکرێ و ئەگەر ئەوەی بۆ بچێتە سەر بە دڵنیایەوە ئەوەی هەیە یعنی ئەمەل هەیە کە بتوانێت کورسیش بێنێ لە کوردستان چونکە بە دڵنیایەوە میلەت چاوی لەوەیە کە سەیری ئەوە دەکات کە چێ دەتوانێت ئەو تێر بکات چێ دەتوانانی موچەکەی پێ بدات بەڕاستی ئەزمموی چارێکە سەدەی حکوومەتی خۆماڵی وای لە خەڵکەکە کرد کە هەموو ئەو بەهایانەی کە ڕۆژانێک لە لای پیرۆز بوو لە کوردبوون و لە نیشتیمان پەروەری ئەوانە هەمووی کاڵ بێتەوە و کورد ببێتەوە لە موچەیە کە ئێستا مەمنونە بە ڕوبع موچەیە ئەمە دەرەنجامی سیاسەتی ئەو ئەزمموونەی کە حکوومەتی هەرێمە کە وای کردووە خەڵک زۆر مەمنون بێت کە هێزێک لە دەرەوەی کوردستان بێ موچەکەی پێ بداوە پژگیریشی لێ بکات بەڵام من بەڕاستی وای نابینمەوە بۆ ئاسانیە حکوومەتی ناوەندی پارە
بۆ فەرمانبەرانی کوردستان بنێرە بەیانی دوو نوێنەر لە هەردوو وەزارەتەکەی هەرێم سەردانی بەغدا دەکەن بۆەوەی لیستەکان بگەینە بەغدا بۆی ئەوانیش لە ڕێگەی خۆیانەوە تەدقیقی بکەن بۆی لیستی پارەیان بۆ بەستن و ماموچەکان بۆ بەستن بەڵام بە دنیای کۆمەڵک کێشە هەیە دێتە پێش بۆ ئەو پێدانی ئەو موچەیە ئایا لە ڕێگەی وەزارەتەکانەوە کە دەینێرێت لە ڕێگەی لقی بانقەکانەوە دەینێرێت ئەمە بۆ خۆی ڕەنگە کێشەیەک دروست بکات بەڵام جیاوازی ناوی فەرمانبەرانی لای حکوومەتی هەرێم و لای حکوومەتی ناوەندی کە ئەمە کێشەیەکی گەورەیە چونکە ئەو جیاوازەکە یەکجار زۆرە هەروەها خاڵێکی تر جیاوازی یاسا و ڕێنمایی و بڕیارەکانی هەرێمی کوردستان کە پەیوەندیدارە بە فەرمانبەران و شێوازی بەرزبوونەوەن و موچەیان ئەمە وا دەکات کە کێشە دروست بکات لە حکوومەتی ناوەندی کە ئایا ئەو فەرمانبەرەی لێرە دەرماڵەکەی جیاواز لەگەر ئەوەی بەغدا ئایا چۆن ئەو کێشانە حەل دەکرێت کێشەی تر هەیە کە دەیان گەندەڵی و تێپەڕاندنی مەرجە یاساییەکان و ئیداریەکانە بۆ ئەو فەرمانبەرانەی کە ڕەنگە بڕوانامەیەکی نەبێ بەڵام بڕوانە بە موچەی کەسێک موچە وەردەگرێت کە دکتۆرای هەبێ و تێپەڕاندراوە یاخود تەمەنی لەگەڵ پلەکەی ناگونجێ هەموو ئەو کێشانە وا دەکات کە پێدانی موچە لەلایەن حکوومەتی ناوەندی و ئاسان نەبێ ڕەنگە کاتێکی یەکجار زۆری بوێ ئەمە جگە لەوەی کە ئایا ئەو فەرمانبەرانەی کە حکوومەتی ناوەندی ڕەفزی دەکاتەوە ناوێ موچیان پێ بدا ئەوانە چ لێ دەکرێت ئەو دەتوانێت فەسلیان بکات نەخێر دەتوانێت موچیان پێ بدا دیسانەوە ناتوانێت ئایا حکوومەتی هەرێم بۆ خۆی ئەو موچێ ئەو کەسانە دەدات کە بە دڵنیاییەوە ئێمە لە ئەزمون لە قەیرانی بمبورە بەس دەمێ ئەو ڕسەتەواوەکەم لە ئەمە پەیوەندی لە قەیرانی داراییەوە کارزان لە سەرەتا زۆر باشە فەرموو بورە زۆر باشە فەرموو عەفو سەرەتای قەیرانی داراییەوە ئەگەر هات و زۆر سپاس لە سەرەتا قەیرانی داراییەوە ئەگەر حکوومەتی هەرێم دەستبەرداری هەموو ئەو بندیوار و فەرمانبەرە نایاساییان نەبووایە ئێستا مەجبور بەوە نەبوو بچێت موچە لە حکوومەتی ناوەندی وەربگرێ ئێستاش ئەگەر حکوومەتی هەرێم دەستبەرداری ئەو هەموو بندیوار و فەرمانبەرە نایاسای و ناحەقیقانە بێ ئێستاش بەداهاتی ناوخۆ حکوومەتی هەرێم دەتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی بەبێ پاشەکەوت بدات بەڵام ئایا دەستبەرداریان دەبێت من پێم وایە ئەگەر دەستبەرداریان بێت ڕەنگە دوا ڕۆژی سیاسی خۆیان بکەوێتە خەتەرە زۆر باشە کاک بێسون ئاراستەی پرسیارەکەم بەم جۆرە بوو مەبەست لە ناردنی موچەی بەشێک لە وەزارەتەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان و ڕاستەوخۆ مامەڵەکردنی عەبادی لەگەڵ بەشێک لە وەزارەتەکان تا چەند ئەم کیانە یاسایی کە لە هەرێمی کوردستان هەیە تا چەندی خاتە مەترسیەوە ئەمە یاعتیبارداننا نییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی پرسیارەکەم لەم ئاراستەیە بوو ڕای بەرەستان بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێم دەیویست دە ڕێگەی ئەنجامدانی ڕیفراندۆم و زۆر جارە لە زاری سەرکردە باڵاکانە دەیانوت هەموو ئەو شتانەی کە بۆمان دەچێتە سەر ئەوەیە کە بیکەین بە دیفاکتۆ و بیسەپێنین بەسەر دەوروبەرەکەمان ئێستا حکوومەتی ناوەندی هەمان شت دووبارە دەکاتەوە دەیوێت لە ڕێگەی سەپاندنی بارودۆخێ دیفاکتۆیەک لە کوردستان بچەسپێنی ئەویش ئەوەیە حکوومەتی هەرێم بە شێوازێکی حەقیقی و فعلی لە خۆیدا بەتاڵ بکاتەوە وەکو پارێزگاکانی ناوەند مامەڵی لەگەڵ بکات بەڵام ناوێت بە ڕسمی ئەمە بڵێت چونکە حکوومەتی ناوەندی دەزانێت ئەمە نایاسایی و نادەستوریە بۆیە دەیەوێت بە شێوازێکی هێواش بە حەقیقی و بە فعلی بەکردداری حکوومەتی هەرێم بچوو بکاتەوە لە ڕێگەی وەزارەتەکان و تەنانە دەگە بۆی بچێتە سەر لە ڕێگەی پارێزگەکانی شۆ مامەڵە بکات بۆ ئەوەی حکوومەتی هەرێم هیچ ئەرزشێکی لە کوردستاندا نەمێنێت زۆر باشە کاک بێسون دەگەڕێمەوە لای بەڕێستان جارێکی دیکەش کاک بێسون حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەم هەموو شکستە چۆن دەتوانێت بە پێی دەستوری عێراق بە پێی ئەم یاسا کارپێکراوانەی عێراق کە سربەخۆی هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی هەرێمێکدا دانی پێدانراوە لە دەسوودا چۆن دەتوانێت ئەم مافانەی خۆی بپارێزێت و نەکەوێتە بەر هەڕەشەی بەکارهێنانی منطقی هێز لەلایەن بەغداوە زۆر باسیەوەمان کرد من حەزەکەم ئەوە بڵێم لە ڕاستی ئێستا ئێمە ئەبێ بڕوانین لە پێگەی حەیدەر عەبادی حەیدەر عەبادی چۆن خاڵی ئیجابی هەیە خاڵی سلبیشی هەیە ئەو بەتەمایە بۆ جاری دووەم
دەسەڵاتی سەروەزیرانی هەرێم حکوومەتی اتحادی بگرێتەوە دەست بەڵام وەکووتم لە پەرلەمانی عێراقا تەوافقات و محاسسە هەیە یەکێک لە زعفەکانی حەیدەر عەبادی ئەوەیە کە کوتلەی نییە فراکسیۆنی نییە يعني جزء كلا حزبي دعوة بشي كلا حزبي دعوة حزبي دعواش بخوتان زانن دو بشي سرچين مالكي وعبادية بور الطرزية كدني أم وضعو عباديش خويش كلواني كوا ايوه لدوانزي بينجا البجاردن بكري چونکە لە مووقفی قوتەوە ئەڕوانێتە خۆی بەوەی کەوا شەڕی داعشی تەواو کردووە بەوەی کەوا زۆرینەی ئەو اتفاقی کە خۆی ناوێ باس اتفاقی 2023 لەگەڵ کووردا ئەبێ کورد بگەڕێتەوە بۆ ئەوێ لەلایەکی کەوە سونەکان ئەوانیش بۆ خۆیان دەش بە مۆزعوەستاونەتەوە کە لە 12 هەڵبژاردن بکرێ بۆ عەبادی ئاستەنگە کوردیش بچێتە پاڵ سونەکان ئەگەر کورد و سونە یەک بن لەوەی کەوا دەنگ نێن بەوایکەوە لە 12 سبێنێک کە پەرلەمانی عێراق ئەنجومەی نوێرانی عێراق کۆ بێتەوە دەنگ لە سەرقانونی هەڵبژاردن یاسای هەڵبژاردن و تعدیلکردنەکەیان بۆ وادەی هەڵبژاردنەکە دیاری بکەن عەبادی تووشی شکستێکی گەورە هەبێ لەبەرەوە عەبادی سڕاعی سیاسیەکە ململانەی دەسەڵاتەکە بۆ مانەوەی لەسەر کورسی دەسەڵات بۆیە وەکو وتم لە سەرەتایە لەوانەیە عەبادی معاشی مانگێک تا 3 مانگ بەم جوزئە بنێرێ بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کەوا حکوومەت یێرێم چونکە بیرمان نەچێ کەسەکان ئەڕۆن دام و دەستگا ئەمێنێتەوە ئێمە ئەبێ سێری مستەڵەحاتی قانونی و دەستوری بکەین عەبادی ئەڵێ سنواصل مع ئەجهزة حکوومەت ئەقلیم کوردستان ئەجهزە یعنی دام و دەستگاکانی لەگەڵ ئەشخاصان نییە گرنگ نییە بەلایەوە نێچیر بارزانیە بێستونە کارکارزانە فڵانە فیسارە گرنگ ئەو لەگەڵ دام و دەستگایە ئەڵێ من لیژانم تەشکیل کردووە بۆ 4 مەلەف ئەوەی کە گرنگە بەلایەوە یەکەم شت کە هێناوێتی بۆ باشە کاک بێستون ببوورە هاوکاران باز لەوە دەکەن کاتێکی زۆر کەمم ماوە ڕۆڵی سەر و کۆمار وەزیرەکان نوێنەرانی کورد لە بەغدا لەم دۆخەی کە کورد تێکەوتووە کە ئێستا چییە ئەوان دەتوانن هیچ بکەن لەم دۆخەدا زۆر بە کورتی سوپاس بۆچی ناتوانن جارێ دەمی هەرێکێ لە ئەنجومەنی نوێنەرانی کوردەکان هەر 65 جانەکەیتەوە ئەڵێ حکوومەتی هەرێم هیچ حسابێکی بۆ ئێمە نەکردووە کە هاتوون وەفدەکانی هاتوو ڕۆشن لەسەر زاری ڕاوێژکاری سەرۆکۆمار دکتۆر عەبدوڵڵا ئەم ئێوارەیە لە یەکێ لە کەناڵەکانەوە ئەڵێ ئەسڵەن وەفدی حکومی هاتووە وەفدی هەرێمی کوردستان هاتووە سەرکۆمار لە دیوانی خۆی نەیزانی و هاتوو ڕۆشتونەتەوە لەبەرەوە ئەمە ماڵجیاییەکە ئەمەیە تەبەنی مووقف ئاوەکو وتم ئەبێ بە بەرنامە بێت لە ڕاستیە ئێستا من ئەوەی کە ئەیبینم کات درەنگە هیچی بەبەرەوە نەماوە تەنیا هەڵبژاردنەکانە وێ ڕای ئەوەی کەوا کۆمەڵێ شەدەیە کە ئەڵێن زیاتر لە 40 مەقعد تەزویرات هەیە بوونی لە نەبوونی باشترە چونکە تۆ ناتوانانی ئەم دەسەڵاتە بە زەبر و هێز و چوونە سەر شەقام چونکە ڕای گشتی تەوزیع بووە یعنی 68,000 کەس لە 2 موچە زیاتری هەبێ ڕوخانی سیستەمێکی وە زۆر ئاستەم و مەحاڵە ئەتوانم بڵێ لەبەرەوە سنووقەکانی دەنگدان کاری یەکلاکەرەوە بۆ مەوزوعەکە کاک بەسون جارێکی دیکە بۆ لای بەڕێستان دەگەڕێمەوە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان ئەوەیە کە کورد چی بکات بۆەوەی کە ئەم هەموو دەستکەوتانەی کە لە ساڵانی ڕابردوو بەدەستی هێنابوون بە تەمەنێک بەدەستی هێنابوون بە چەند ڕۆژێک لە دەستیدان بەهۆی هەر هۆکارێکەوە بێت چی بکرێت بۆی جارێکی دیکەم دەستکەوتانەی کە ماون ئەم سەربەخۆی کە تاوەکو ئێستا ماوە ئەمەش لە دەست نەدرێت زۆر بە کورتی سپاس دەکەم ڕاستی ئەوەی کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەسەرە خۆی داهێناوە ئێستا بەڕاستی لە دەسەڵاتی خۆیدا نەماوە کە ئایا دەتوانێت چی بکە پێم وایە ئەوەی کە دەتوانێت بیکا شتێکی زۆر بچووکە و بەڕاستی هەمیش کاتێکی زۆر کەم لە بەردەست دەماوە پێم وایە هەوڵدان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە عێراق کە ڕەنگە لە ئێستادا لە بەرژەوەندی عەبادی دابێت ئەگەر چی لە بەرژەوەندی ئەویشدا بەڵام دوجار ئەنجامدانی هەڵبژاردن و گۆڕانکاری لە خەریتەی سیاسی عێراق دەکرێ لەو ڕێگەیەوە کۆمەڵێک دانوستان و کۆمەڵە گۆڕانکاری ئەنجام بدرێ بەڵام لە ئێستادا بە وەزعی ئێستاوە پێم وانێ حکوومەتی هەرێم بتوانێت هیچ شتێک بکات چکە لەبەرەوەی هەم بارودۆخە نێودەوڵەتی ئیقلیمەکەی مساعد نییە هەم بارودۆخی نێوخۆی هەرێمی کوردستان بەڕاستی لەو پەڕی خراپیدا لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لە ڕووی داراییەوە
لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بێستون سوورچی پارێزەر ڕاستە و خۆ لەگەڵمان بووی، هەروەها لە ستودیۆی سەرەکیش لە شاری سلێمانی بەڕێز بێستون حەمە ساڵح پارێزەر لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کە میوانداری ئێمەتان قبوڵ کرد. خۆشەویستانم بەم جۆرە کۆتاییمان هێنا بەم بەرنامەی گفتوگۆی ئەم جارە. سوپاس بۆ بینەریتان، خواتان لەگەڵ.